بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێ گەنج جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ. من ڕیاز کاکە مەحموود بە یارمەتی هاوکارانم ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسخواستان پێشکەش دەکەم و لە باسخواستی ئەمڕۆماندا باز لە دیزاینی پاسیڤ هاوس و تێچوون و گرنگیەکەی دەکەین. ئەندازیار موسلیم محەممەد کە یەکێکە لە گەنجە بەهرەمەندەکانی شارۆچکەی خوڕماڵ و یەکەمین کەسە لە هەر هەموو عێراق و کوردستاندا کە توانیوێتی بڕوانامەی پاسیڤ هاوس دیزاینەر بەدەست بهێنێت لە وڵاتی ئەڵمانیا. هەرچەندە تا ئێستا ئەم دیزاینە یان ئەم جۆرە لە خزمەتگوزاریە نەکەوتۆتە بواری جێبەجێکردنەوە خەڵکی کوردستان و عێراق پێی ئاشنانین، بەڵام بەپێی ئەو پێناسە و بەپێی ئەو ناساندن و بەپێی ئەو میکانیزمەی کە ئێمە لە بەرنامەکەدا باسی دەکەین پێدەچێت بێ لە هۆکارە سەرکەوتوەکانی ژیانێکی ئارام کەشوهەوایەکی لەبار بەپێی گۆڕانی وەرزەکان. ئێمە لەم بەرنامەیەدا باز لە گرنگی دیزاینی پاسیڤ هاوس دەکەین بۆ خانووەکانمان و چۆنێتی دروستکردنی ئەو خانوانە لەسەر ئەو دیزاینە و بڕی تێچوونەکەی و ئەو سوود و ئیجابیات و گرنگیانە چین کە لەم دیزاینەدان. بۆ مەبەستە میوانداری ئەندازیار موسلیم محەممەد دیزاینەری پاسیڤ هاوسم کردووە. کاک موسلیم زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوونیت. زۆر سوپاس بۆ یاش. سەرتا پێم خۆشە بزانم ئەم بیرۆکەیە لە چیەوە هات، جەنابەت چۆن بیرت لەوە کردەوە کە لە بواری دیزاینی پاسیڤ هاوسدا کار بکەی و سەرنجامیش بڕوانامەکە بەدەست بێنی؟ ئاستە سەرەتا من هەر لە قۆناغی ئامادەییدا ینی هەر پێشەوەش بڕۆمە زانکۆ ینی ئەو بیرۆکەیە هەبوو لە مێشکما ینی کە چۆن خانوویەکمان هەبێ بە هاویندا فێنک بێەوە بەستانیشدا گەرم بێ بە کەمترین بەکارهێنانی بڕی وزە. ینی ئەو شتەی کەوای کرد لە من ینی بەو جۆرە بیرکەمەوە ئەوە بوو کە ینی ئێستا لەم خانوانەی کە ئێمە ئێستا تێیدا دەژین ینی دەبینی تا ئەو کاتە جەوی ناو ماڵەکە تەبیعیە مەسەلەن بە زستانە کە سۆبا ئیشەکە دوایەوەی کە سۆباکە کوژایەوە دوای 5 دقە 10 دقە وایە هیچ ئیشی نەکرد بێ. ینی ئەمە هۆکارەکەی ئەوەیە بە شێوەیەکی زۆر خێرا ئەم وزەیە کە دەستمان کەوتووە لە هەرچەنە زۆر پارەشمان تیا سەرف کردە کاتێکی زۆریشمان بە فیڕۆدا بێت تا وزەیەمان دەستکەوتووە، بەڵام بە فیڕۆچوونەکەی لە ماوەیەکی زۆر کورتایە بە هاوی نیشاد دەبینی جەوەکە زۆر تەبیعیە لە ناو ماڵێکە تا ئەو کاتەی کە کارەبا هەیە مەسەلەن موبەریدە یان سپلیتێک ئیشەکە، بەڵام کە کارەبا بڕا ئەو فێنکەرەوەیە کوژایەوە وەکوایە هیچ ئیشی نەکرد بێ لە خلالی 5 دقە 10 دقە ینی ئەو خانوەیانی جەوەکە و وەکو پێشووی لێ دێتەوە وەکوایە هیچ ئیشی نەکرد. ئەمە پەیوەندی بە خودی ئامێری فێنکەرەوە و گەرمکەرەوەکەوە هەیەم ئەو مەواد و کەرەستانەی کە لە دیوار و لە بیناکە بەکارهاتوون؟ بەڵێ ئەمە ڕاستی پەیوەندی بە فێنکەرەوەکەوە نییە، ئەمە پەیوەندی بە کوالیتی سەقف و دیواری بە شێوەیەکی گشتی بە جۆری دروستکردنی خانوەکەوەیە، چونکە ئەو وزەیە کە دەستمان کەوتووە ینی خانوەکە ناتوانێت پارێزگاری لێ بکات بە شێوەیەکی زۆر خێرا لە ڕێگەی دیوارەکانەوە، لە ڕێگەی پەنجەرەکانەوە، لە ڕێگەی سەقفەکانەوە بوونە بێت ئەچێتە دەرەوە. یانی من ئەو بیرۆکەیم تر هەر لەو کاتەوە لابوو تا دوجار لە کۆتاییەکانی ساڵی 2016 لە کۆلێژی ئەندازیاری زانکۆی سلێمانی پێشبڕکەیەکمان هەبوو بە ناوی ڕۆژی ئەندازیاری. ڕۆژەکەم لەو بیدایەتەکەی بەو جۆرە بوو ئامادەم کرد بە ناوی پاسیڤ هاوس دیزاینەوە. چۆن بوو لە وڵاتی ئەڵمانیا بڕوانامەت هێنا و بوویتە یەکەمین بەهرەمەند لە تەواوی عێراقدا کە ئەو بڕوانامەیە بەدەست بێنی، واتە پێوەری هەڵبژاردن و هەڵسەنگاندنەکەی جەنابەت لەسەر چ پێوەرێک بوو؟ بەڵێ دوای ئەوەی کە ئەو پرۆجێکتم ئامادەکە لە کۆتاییەکانی ساڵی 2017 من پەیوەندیم کرد بۆ مؤتەمەرێکی نێودەوڵەتیە بە ناوی پاسیڤ هاوس ئینستیتیوت کە لقی سەرەکی لە ئەڵمانیایەوە لە زۆربەی وڵاتانی یەکێتی ئەوروپا ئەمریکا کەنەدا لقیان هەیە کە من ئەو پرۆجێکتم نارد بۆ ئەوان زۆریان پێخۆش بوو کە کەسێک بۆ یەکەمین جارە لە عێراقدا مەسەلەن پرۆژەیەکی دیزاین کردەوە بۆ ستانداردەوە. من زۆر سپاسیانەکەم ئەوان هاتین بەدەمەوە و ینی لە ڕێگەی داوەتنامەی ئەوانەوە چوومە ئەوێ و لەوێ کۆمەڵێک ینی پێوەرەکان بەو جۆرە بوو سەرەتا کۆمەڵێ کۆرس و دەوراتم وەرگرت، دوایەوە ینی بۆ وەرگرتنی هەموو بڕوانامەیەک لە جیهاندا ینی تۆ پێویستە تاقیکردنەوەیە ینی بڕوانامە بەبێ تاقیکردنەوە نابێ ینی لەسەر بنەمای ئەو تاقیکردنەوەیە بوو. من بۆ یەکەمین جار وەکو یەکەمین کەس لە عێراقدا بەشداری ئەو تاقیکردنەوەی نێودەوڵەتیم کرد و لە ئەنجامیشدا سپاس بۆ خودداتوانیم
لەکۆی چەند بەشدار بوو چەند بەهرەمەند تۆ بوویتە یەکەمین کەس لە عێراقدا ئایا وەکۆڵێ هەڵبژاردن و تاقیکردنەوەکە لەسەر ئاستی هەموو جیهان بوو یان تۆ لە عێراقدا چەند کەس بوون؟ تاقیکردنەوەکە لەسەر ئاستی جیهان بوو بەڵام من لە عێراقدا تاکە کەس بووم بەشدار بووم لە عالەمدا ڕاستی نازانم چەند کەس بەشدار بووم بەڵام ئیمتیحانە نێودەوڵەتیە لەو کاتێک کە ئیمتیحانەکە ئەکرێ لە هەمان ڕۆژدا هەمان پرسیار هەمان سەعات لە وڵاتانی مەسەلەن ئەمریکا کەنەدا چەند خوێندکار هەبن هەمویان بەشدارە بن و بەشداری ئەو تاقیکردنەوە نێودەوڵەتیە دەکەن. ژینگەی عێراق وە کوردستان وەک بەشێ لە عێراق لەبار و گونجاوە بۆ ئەم جۆرە دیزاینەوەتە جێبەجێکردن و بە پراکتیزەکردن و بە عملیکردنی ئەم دیزاینە لە هەرێمی کوردستان و عێراقدا ڕێی تێدەچێت؟ بڵێ ینی بۆ دیزاینی ستانداردی پاسیڤ هاوس ینی گونجاوە بۆ هەموو جۆرە کەشوهەوەکان بۆ کەشوهەوایەک وەکە مەسەلەن بڵین وڵاتێکی وەکو نەرویج کە زۆر ساردە و هەروەها بڵین مەسەلەن وڵاتێکیش بۆ وەکو ئیمارات کە بڵین زۆر گەرمە کە فەرقەکانیان زۆر جیاوازە ینی ستانداردمان هەیە بۆ هەردوو وڵاتەکان بە دڵنیاییەوە بۆ کوردستانیشە گونجاوە ئامانجی سەرەکی منیش ینی لە ئێستادا ئەوەیە کە بتوانین بە زووترین کات یەکەمین خانووی پاسیڤ لە عێراقدا دروست بکەین و ئەم خانووەکە دروست دەکرێت ینی شتێکە گرنگی سەدی هەیە ئەوە نییە تەنها قسە بێت لەبەرەوەی ئەم جۆرە خانوانە هەر لە پرۆسەی دیزاینکردنە لەژێر چاودێری زۆر وردی ئەو کەسە پسپۆڕەکانی پاسیڤ هاوسا دەبێت و دوای ئەوە لە کاتی دروستکردنە ئەم خانووە تێز دەکرێت ینی ئەگەر بێت و خەلێلێکی زۆر بچووکی تێدا بێت ئەوە ناچینە قۆناغی دواترەوە ینی ئەوە ئەو دوایەوە کە لەم تێستەشەم خانووە دەرچوو بڕوانامەیەکی نێودەوڵەتی دەدرێتە خانووەکە ناوی خانووەکە تۆمار دەکرێت لەگەڵ خاوەنی خاوەن ماڵەکە لە داتابەیسێکدا لەلایەن ئەو ئینستیتیوتی ئەڵمانیەوە ینی بڕوانامەیەکی نێودەوڵەتی پێدرێت. بەڵێ ئەو کەرەستە و مەوادانە چین کە لە بنیادنان و دروستکردن و پێکەوەنانی خانووەکەدا ئەبێمە پشتیان پێ ببەستین واتە بۆ ئەوەی خانوویەک لە خانووە کلاسیکی و ئاسایەکان جیا بکەینەوە بڵین ئەمە پاسیڤ هاوسە کامانن ئەو مەواد و کەرەستانەی کە لە خانووەکە پێویستە بن. بڵێ ینی ئەگەر سەرەتا بەوە دەچین تعریفێکی کورتی پاسیڤ بکەین ینی پاسیڤ هاوس ستانداردی دروستکردنی خانوو باڵەخانەوە یەکەی نیشتەجێبوونە بە جۆرێک کە بڕی بەکارهێنانی وزە لەناو ئەم خانوانەدا لە چاو خانوو ئاسایەکاندا سەدی 90 کەمترە بەواتای ئەوەی ئەگەر تۆ لەم خانوو ئەتیادیانەدا بڵین بۆ نمونە ساڵانە بڕی 1 ملیۆن دینار وزە بەکاردێنی وزە مەبەستمان نەوت و کارەبایە بۆ فێنکردنەوە گەرمکردنەوە ئەو کاتە لە خانووە پاسیڤەکەدا لە خانووە پاسیڤەکەدا ساڵەکە بە نزیکەی 100,000 دینار بەکاردێنی ئەگەر تۆ ماوەی 20 ساڵ لەم خانووەدا بژیتە پێ 20 ملیۆن دینار بدەیتە وزە بەڵام لە کاتێکدا ینی پاسیڤە 2 ملیۆنەکە 2 ملیۆنەکە ینی فەرقەکە زۆرە وێ ڕای ئەوەش ینی تۆ ئەم هەموو پارەیە ئەدەی لە خانووەکەدا لە خانوو ئەتیادیەکەدا 20 ملیۆنەدەی ئیسفادەشی لێ ناکە یان با بڵین چۆنی ئیسفادەی لێ ناکە یەکەم ئەو پارە زۆرە ئەدەی دوایەوە لە مدەتێکی زۆر کەمە ینی ئەو وزەیە ونەبێ بڵین ئەوەی وەکەوەی کە سۆباکە باسمان کردیان کارەباکە بڕێت چونکە ئەو وزەیە بە شێوەیەکی زۆر خێراو نەبێ ینی کەشێکی ئاسوودە لە ناو ماڵەکەدا فراهەم نابێت بە خاتری ئەوەی ئەم وزەیە نامێنێتەوە. دوای ئەوە ینی مەسەلەی ئیکۆنۆمی ینی ئەم زەختێکی لایەنێکی مادی زۆرەکەوێتە سەر تۆ دوایەوە کەشێکی ئارامیش نابێت سێ هەمەن زەختێکی زۆرەکەوێتە سەر حکوومەت چونکە ئەم هاوڵاتی ئەم وزەیە لەسەر حکوومەت وەرەگرێ ینی ئەمە خراپیەکانی ئەم خانوانەی ئێمەیە و خراپی سێمی ئەم جۆرە خانوانەی ئەتیادیانە ینی ئەوەیە کە ینی ڕێژەیەکی زۆری CO2 کە ئەچێتە چین و ئۆزۆنەوە ینی بنزیکەی لە 149 بۆ لە 150 لە ڕێگەی بڵدین سێکتەرەوە کە لە ئێستا لە عالەمدا ینی یەکێک لەو بوارە زۆر گرنگانە ئیشی لەسەر دەکرێت کەمکردنەوەی ڕێژەی CO2 لە چینی ئۆزۆندا کە لەبەر زۆر گرنگی ئەم بابەتە لە 11 ساڵی 2009 کۆمیسیۆن و پەرلەمانی ئەوروپا قەرارێکی زۆر بوێرانەی گرنگیان دەرکرد کە دەیدلاینێکیان دانا دوامۆڵەتێک ساڵی 2020 دوامۆڵەت بێ بۆ ئەوەی کە هەرچی خانوو باڵەخانە و یەکەی نیشتەجێبوون کە دروستەکرێت
ئەبێت ڕێژەی بەکارهێنانی وزە لەو خان و باڵەخانە و یەکی نیشتە جێبوونانەدا نزیک بێت لە سفرەوە نیەڵی زیرۆ ئینەرژی بڵدین ینی ئەو تێرمە درێژخانەیە کە یەکێتی ئەوروپا دایناوە ینی من لێرەوە لەم کەناڵە خۆشەویستی ئێوە داواکارم لە حکوومەت و پەرلەمان ینی بێن بەدەم ئەم جۆرە پرۆژانەوە ینی ئەگەر ئەوان بێن بەدەمەوە ینی ئێمەش ئەتوانین بە دڵنیاییەوە ستانداردێک دابنین بۆ ئەم کوردستان و عێراق ینی کە هەر خان و باڵەخانە و یەکەیەکی نیشتە جێبوون کە دروستەکرێ لەگەڵ نەخشەی معماری و مەدەنی و کارەبا و میکانیکەکەی پێویستە حکوومەت داوای ئەنەلایزی ئینەرژی بکاتەوەتە تەحلیلی وزە زانین ئەم خانووە بۆ مەترە مڕەبەعێک چەندێ وزەی پێویستە لە کوردستان ستانداردێک دائنین ئەگەر لەو ستانداردە زیاتر خانووەکە پێویستی بوو ینی ئەو کاتە مۆڵەتی دروستکردنی پێنادرێ ینی ئەمەش چارەسەرێکی زۆر باشە بۆ ئەم قەیرانی بێکارەباییە و بێوزەیە ئەگەر بڕۆینەوە سەر ئەوەی کە وتمان ینی خانووە ئەتیادیانیانی ئەمە ئەم هەموو زەختت لەسرە لە ڕووی ئابوووریەوە و هەروەها لە ڕووی دەرونیش و ئیسفادەی لێناکەی بەڵام لە خانووە پاسیڤەکاندا دەبینی مەسەلەن تۆ وزەیەکی زۆر کەم و هەروەها کەشێکی زۆر ئارامەتەیە مەسەلەن ئەگەر لە دەرەوە پلەی گەرمیش سفر بێ ینی تۆ احتیادی لە ناو ماڵەکەدا تەنها سیستەمێکی هەواگۆڕکێت هەیە میکانیکال ڤنتیلیشن و هیت ڕیکۆڤەری ینی ئەو سیستەمەمان هەیە ینی بەبێ ئەوەی سۆبایەکە هەبێ کە ئەو کاتە ینی غازی سۆبا و ینی هەنێ جار مەترسی ینی کە بینیمان لەم ماوەی پێشوەدا بەداخەوە چەند خێزانێک ینی بە بۆنەی ئەم جۆرە گەرمکەرە و سۆبانە ینی بەبۆی غازی ئەوانەوە ینی تووشی کارەسات بوون ینی تۆ ئەو کاتە لەو مەترسیانەش بەش دوورە بی ینی جەوی ناو ماڵەکە بە شێوەی گشتی هەموو ژوورەکان وەکو یەکوا بێ نەک ئێستا لە زستاندا ئەو ژوورە کە سۆباییشی تێداکە ینی جەوەکەی باشە تەبیعیە بەڵام ئەچیتە ژوورەکەی تر زۆر ساردە خەریکە ڕقەبیتەوە ینی ئەمە تەئسیری لەسەر لایەنی جەستەیی و دەرونی ئینسانیشە بێت تۆ بەهاویندا دانیشتووی جەوەکە باشە لە پڕێکا کارەبا بڕێ یەکسەر دەسەکەیتەوە باڕەکردنەوە لەوە چێ ڕۆژە تا ئێوارە تۆ لایەنی دەرونیت ینی تێک بچێ بە بۆنەی ئەوەوە ینی زۆر نامڕتاحبی یعنی لە پاسیفدا تەئسیری هەیە تەنان لەسەر لایەنی تەندروستی جەستەیی وهروەها لایەنی دەرونیشان ئەگەر خانووەکانمان بەم جۆرە دروست بکەین ینی تەئسیری لەسەرەوە بێت کە تۆ لە ڕووی جەستەییەوە لە ڕووی دەرونیەوە ئیسفادەکەی لە ڕووی ئابوووریەوە ئیسفادەکەی زەخت لەسەر حکوومەت کەمە بێتەوە لایەنی ژینگەیی ئیسفادەی لێەکەین سەبارەت بەو مەتریاڵانەی ئەو مەوادانەشی کە پێویستن بۆ دروستکردنی خانووی پاسیڤ لە سەدی 85 بۆ سەدی 90 ئەو مەتریاڵانە هەموویان ئەو مەوادانە لێرە بەردەستن ینی بەڵام شتێک کە ئەمەوێ لێرەوە بڵێم ینی بۆی هاوڵاتیانی ئازیز ڕوون بێت ئەوەیە کە ینی ئێستا هەنێک لە هاوڵاتیان بەو جۆرە تێگەیشتون کەوازان ئەم خانووە پاسیڤە هەمووی 100% بە مەواد دەکرێت ینی هەمووی بە مەواد ناکرێت بەڵکو هەنێکی تەکنیکە لەلایەن دیزاینەری پاسیڤ هاوسەوە ینی دیزاینەرەکانی پاسیڤ هاوسەوە هەنێک تەکنیک جێبەجێەکەن کەوا دەکات وزەی کەمتر بە فیڕۆ بچێت لە ناو خانوو ماڵەکاندا. زۆر باشە کەواتە ئاماژەم بەوە کرد جەنابەت کە وتت وزەیەکی کەمتر کەواتە توانین بڵێن خانووی پاسیڤ هاوس یامە پاسیڤ هاوس بۆ خۆی دۆستی هەژاری و دۆستی ژینگەیە دەتوانین ئەم سیفەتە جوانەشی بخەینە پاڵ. کاک موسلیم ئاماژەم بەوە کرد ئەو کەرەستانەی کە لە بنیادنانی ئەو خانوەدا بۆم نێمە لە خانووی ئاساییە بلۆک و چیمەنتۆ و دەرگا و ئاسن و کاشی و ئەم شتانە بەکارێنین ئەم کەرەستە و مەوادانن لە خانی بۆونە پاسیڤیشدا ڕۆڵە گێڕن و دەبنە بنیادنەر و پێگەێنەری ئەو خانوەیان بۆونە کەرەستەی پاسیڤا و جیاوازترە لەم کەرەستانەی دیکە. ینی وەکو ستراکچەری شتێکی وا ناگۆڕە ینی ئەوەی کە زەختی لۆدی خانووەکەیەکەوێتە سەر ینی هەر دیوارێکە دیوارەکە بەڵام ینی لێرەوە ئەمەوێ ینی ئەو پەیامە بگەێنم زۆر بە کورتی تکایە ینی ئەم بلۆکەی کە سەدی 90 خەڵکی کوردستان بەکاریهێنن تکایە ئەو بلۆکە بەکارمێن ینی بۆ دروستکردنی ماڵ ینی کوالیتیەکی زۆر نزمی هەیە ینی کوالیتیەکی زۆر نزمی هەیە چ بۆ پاراستنی وزە بێ ینی لە ڕووی ستراکچەریەوە بێ ینی ئێمە ناتوانین ئەم بلۆکە ئاعتیادیە بەکار بەڵام ئەم ئێستا جۆرێک لەم مەوادانە هەیە ینی نرخەکەشیان زۆر گران هەیە ئێستا الحەمدولیلا وردە هەنێک خەڵک
بەکارهێنێ بەڵام من داواکارم خەڵکی زیاتر بەکاری بێنە مەسەڵەن ئەم خشت بەکاربێنە خشت باشترە چونکە سێرماڵ کۆندیکتیڤیتی کەمترە توانای گەرمی گەیاندنی کەمترە ینی بۆ مەسلەی پاراستنی وزە ینی بە شێوەیەکی گشتی لە ڕووی دیوارەکانەوە ئێمە ئەم بلۆکە خشتە سوورە ئێرانیانە توانین بەکاربین بەڵام پاش تێستکردنیان چونکە ئێمە لەلای ئێمە ئەوەی گرنگە ینی پرۆپێرتی مەتریاڵەکانە نەک ناوی مەواد ینی ئێمە بۆەوەی نەبێتە ڕیکلام بۆ هیچ کۆمپانیایەک مەسەلەن ناتوانین بڵین مەسەلەن فڵانە بلۆک فڵانە خشتی بەکاردێنین ناوی نایێنین بەڵام ئێمە ئەڵێن مەسەلەن بە شێوەیەکی گشتی مەسەلەن یوڤالیوی ئەکستەرناڵ وەڵەکان نابێت لە 0.10 زیاتر بێت ئیتر ئەوەیان کەوتۆتە زەر دیزاینەرەکە چ جۆرە مەوادێکە لە بژێرە دوای ئەوە هەنێ مەوادی عەزل هەیە بەکارهێنین لە دیوارەکاندا وەکو EPS و پۆلیۆریسان و ینی مینەراڵ ووڵ و ینی هەنێ مەتریاڵمان هەیە کە هەمویان لێرە بەردەستن بۆ سەقفەکان و بۆ ئەرزیەکەش XPS و ینی مەوادەکان هەمویان بە شێوەیەکی گشتی لێرە بەردەستن ینی ئەوە جێی دڵخۆشی ینی تەنها چەند شتێکی کەم نەبێت کە ینی لێرە من نەمبینیون ینی ئەوەیە کە جۆری ئەم پەنجەرانەی کە لەم خانوانەدا ینی بە شێوەیەکی گشتی بەکارهێنرێت لە کوردستاندا بۆ شوقە و خانوەکان ینی کوالیتیەکەیان بەڕاستی بەداخەوە ینی کوالیتیەکەیان ینی زۆر خراپە بۆ مەسەلەی پاراستنی وزە ینی ئەوانم نەبینیوە ڕاستی لەگەڵ ئەوەی کەوتم میکانیکال ڤنتیلیشن ویز هیت ڕیکۆڤەری ینی سیستەمی هەوا گۆڕکێ زۆرە بەڵام ویز هیت ڕیکۆڤەری ینی ئەویش ینی ئەمانە بە شێوەیەکی گشتی مەوادەکان هەن ئیلا چەند شتێکی کەمیان نەبێ ئەوانیش دەستکەوتنیان زۆر ئاسانە و ئینشەڵا لە نزیکترین کاتدا خانی ئێمە کە جاران ئێستا خەڵک خانووی نەوەدەکان هەر لەسەر هەمان نەخشە و دیوار و سەقف لە پێناو گۆڕانکاری و تازەکردنەوەیەکە دێت دیوارەکە یان بە پلاستیک یان بە کاشی بەیان بە ڕەنگکردن بێیان بە هەر شتێکی تر لە مەوادانەیان بۆ سەقف بۆ جبسن بۆ دۆشتانە جۆرێکی دیکە گۆڕانکاری دەکات ئێمە ناتوانین بەو کەرەستانە خانووەکەمان لە خانوویەکی کلاسیکەوە بەبێت تێکدانی نەخشەکەی و بناغە و سەقف و دیوارەکانی بەم کەرەستە مەوادانی کە جەناب داماژەی پێکەین لە خانوویەکی کلاسیکی و ئاساییەوە بکەنە پاسیف زۆرم پێخۆش بۆ پرسیارت کرەوە یەکێکە لە پرسیارە زۆر گرنگەکان چونکە ینی ئەوەیە کە ینی ئەمە بڵێم ینی پاسیف تەنها بۆ ئەو خانوانە نییە کە بڵێ لە بیدایەتەوە دەست پێەکەن ینی تازە دەست پێەکەین بەڵکو پاسیڤاوە ستانداردی هەیە بۆ ئەو خانوانە ینی ئەوە جێی دڵخۆشیە ینی ئێستا با کەس ینی بەو جۆرە بیر نکاتەوە بڵێ وەڵاهی حیفەی من تازە خانووەکەم دروست کردووە و ناتوانم بیکەم بە پاسیڤ ینی من لێرەوە ئەمەوە بڵێم ینی چۆن خانوویەک لە سەرەتاوە دروستی یەکەین بە ستاندەرات ئەیکەین بە پاسیڤ ینی ستانداردیشمان هەیە بۆ خانوانی کە دروست کراون یان هەیکەلن و یان خانوویەک مەسەلەن بڵێن 20 ساڵە دروست کراوە و ئێستا خەڵکی تێدا دەژیت ینی بە خۆشبەختانە ستانداردیشمان هەیە بۆ ئەوانیش ئەتوانین بیکەین بە پاسیڤ ینی لەگەڵ ئەو خانووی کە لە سەرەتاوە دەست پێەکەی ینی هەر دیزاینەکەی بە پاسیڤەکەی لەگەڵ ئەوەیە ینی فەرقێکی زۆر کەمیە بێ بە نۆژەنکردنەوەیەکی کەم ینی ئەتوانین بیکەین بە پاسیڤ ڕێی تێدەچێت بڵێ تا ئێستا لە هەرێمی کوردستان و عێراق جەناب دۆکو ئەندازیارێکی بواری پاسیڤ هیچ جۆرە خانوویەکمان چۆتە بواری جێبەجێکردن و بە عملیکردنەوە یان بوونە کێ دەتوانێت ببێتە فەریاد ڕزیان بێتە پێشەنگ یا بێتە یەکەمین کەس لەوەی کە خانووەکەی بکاتە پاسیڤ یان حکوومەت چۆن دەتوانێت ڕۆڵ بگێڕێت خۆی با دامەزراوەیەک بینایەکی خۆی خانووی یەکێک لە کارمەندەکانی بەیان بینای پارێزگار بێ مناحەیەک بێ بە شێوەی پاسیڤ دروست بکە تا ئێستا قسەت لەگەڵ کار بەدەستان و ئەوەندەی کاگادان پارێزگاری هەڵەبجە و سلێمانیشت بینیوە سەرەتا ئەمەوێ ینی لەو پرسیارەوە دەست پێکەم ینی چۆن حکوومەت و شارەوانیەکان توانن هاوکار بن ینی من بۆ هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان ینی بە کەرکووکیشەوە ینی ئامادەی ئەوەم هەیە ینی هەموو ئەو ستاندەرادانە بدەمە شارەوانیەکان بۆی بکەنە ڕێنمایی بیکەنە ڕێنمایی لە دروستکردنی خانوو باڵەخانە و یەکەی نیشتە جێبوونەکاندا بەکار بێنە ینی ئەوە
باشترین شتێک کە ینی لایەنی حکومی بتوانێت ینی پێشکەشی منی بکە ینی ئەوەی ئەم ڕێنمایانەی پاسیڤ ینی وەربگرن بیدەینە شارەوانیەکان بۆ ئەوەی هاوڵاتیان مەسەلەن ئیسفادەی لێ بکەن. لێرەوە زۆر سپاسی کاک دکتۆر هەڤاڵ ئەبوبەکرەکەم ینی پارێزگاری سلێمانی کە پشتگیری خۆی دەربڕی ینی بۆ ئەم ستاندەراتی پاسیڤ هاوس و ئەم پرۆجێکتەی من کە وتی دوای ئەوەی کە پێشنیارەکانیان ئەخرێتە بەردەست ئەیکەنە ڕێنمایی بۆ شارەوانیەکان و سەبارەت بەوەی کێ بێتە یەکەم خاوەنی یەکەم خانووی پاسیڤ ینی لە ڕاستیان من نازانم بەڵام هیوادارم ینی ئەگەر لایەنە حکومیەکان لەوە چێ بۆ ئەوان ئاسانتر بێ ینی بێن بەدەمیەوەی ڕاستی من نازانم ینی پارێزگای هەڵەبجە، پارێزگای سلێمانی، پارێزگای هەولێر، پارێزگای دهۆک ینی کامیان زووتر دەست پێشخەریەکەن بۆ ئەوەی ببنە خاوەنی بینایەکی پاسیڤ. ینی ئێمە هەر کام لەو پارێزگارانی کوردستان ینی هەر کامیان ئامادەیی هەبێ مەسەڵەن ئێمە توانین مەسەلەن بینایەک دەرەچێ مەسەلەن بۆ محافەزەی مەسەلەن هەر یەکێک لەو شارانە ئێمە ئامادەین ینی مەسەلەن دیزاینی بکەین بە ستانداردی پاسیڤ هاوس بەڵام حتممەترەوە بڕی تێچووی جێبەجێکردنەکەی لەسەر خۆیانە ینی من ئەوەم داناوە لە مێشکی خۆما ینی بۆ هەر چوار پارێزگاکەی هەرم کە تا ئێستا لە هیچ شوێنێک نەموتووە ینی لەم کەناڵە خۆشەویستەی ئێوە ڕایەگەیەنم ینی هەر وەکو هەدیەیەک ینی هەر دامناوە چوار دیزاین ینی بۆ کە پارێزگاری شارەکان خۆیان دیاری بکەن بۆ هەر بینایەکە خۆیان نەیانەوێ من ینی دیزاینەکەیان بۆ ئەەکەم بە ستانداردی پاسیڤ هاوس بێ بەرامبەرەکەمە هەدیە بۆ ینی بۆ هەر چوارینەکە بەبێ جیاوازی. کاک مسلیم ئاماژەت بەوە کرد لە ساڵێکدا ئەگەر خانووە کلاسیکی یاسایەکان 1 ملیۆن بدەنە وزەی کارەبا و نەوت و ئەو شتانەی ترکە بۆ گەرمکەرەوە فێنکەرەوە پێویست بکە ئەوە خانی پاسیڤ 100,000 پێویستە بە پێەوە. بەڵام ئەگەر خانوویەکی ئاسایی سێ دەفتەری بووە لە بنیادنان و دروستکردن و ئەشیا و مەوادەکانیان خانووی پاسیڤ بۆ منە ئەمە باسی وزەمان کرد کە زۆر لە خوار وزەی خانووە کلاسیکەکانەوە بەڵام لە بنیادنان و کەرەستە و مەوادەکان و کڕینی و هێنانی و دیزاینکردنەکەی ئەم سێ دەفتەری کە لە خانوویەکی کلاسیکیا دایانین و دەگاتە ئەوەی کە ئێمە بچینە نێو ئەم خانووە خانوویەکی پاسیڤ بە چەند دەفتەر بە چەند هەزار ملیۆن ئەوە دەتوانانی بینە خاوەنی خانوویەکی پاسیڤ. ئەوەش یەکێکە لە پرسیارە زۆر گرنگەکان کە تۆ کردت دڵنیامەوە یەکە لە پرسیارەکانی زۆربەی هاوڵاتیان چونکە ینی کوالیتی چەند گرنگە ینی لایەنی ئیکۆنۆمی و تێچووەکەش ینی بۆ هاوڵاتیان زۆر گرنگە زۆر کەس وردەبێتەوە لەو بابەتە ینی لە ڕاستیدا لەبەرەوەی هیچ خانوویەکی پاسیڤمان نییە ینی لە تەواوی عێراقدا ینی بڵین 100% بۆ ستانداردە دروست کرابێ ینی ئێمە ناتوانین نرخێکی سابت بدەین بەڵام من ئەوە نزیکەی هەفتەیەکە ینی ئەو کۆمپانیایانەی کە ئەم جۆرە مەواد و مەتریاڵانە ئەفرۆشن ینی من ئەم کۆمپانیا ئەو کۆمپانیاکەم ینی بۆ ئەوی تاان نرخی مەوادەکانم وەرگرتووە ینی ئەو مەوادانەی کە من پێویست من ئەو مادانەی بۆ دروستکردنی خانوویەکی پاسیڤ ینی بە نزیکەی شتێکی خەمڵاندنێکی خێرا و خێرام کردو بۆ ئەوەی هیچ نەبێ ینی وەڵامێک دەمە ئەو کەسانە ینی 120 بۆ 25 ینی تێچووەکەی زیادەکە بەڵام وەکو وزمان ینی تۆ لە سەرەتاوە لە وزەکەەوە بۆت خەرەبووە لە وزەکەەوە ینی بە تێپەڕبوونی کات ینی بە تێپەڕبوونی کات ینی تۆ لە قازانجێکی زۆر گەورەیە بیت ینی ئەمەوێ ینی ئێمە خەڵکی ئێمە وشیار بێتەوە لەوە ینی لە سەرەتاوە یەک تۆسپارەی زیاتر سەرف بکە ینی ئاسوودەیەکی هەمیشەیی بەدەست بێنە چ لە ڕووی دەرونیەوە ینی بۆ خۆت لە ناو ماڵەکەدا ینی هەم ئیسفادەی جەستەیی لێەکەی وێڕای ئەوەی تر ساڵانە چەندێ پارەت بۆ گەڕێتەوە لایەنی ژینگەی ینی حەقە حکوومەتی شاوکار بێ ینی ئێستا لە وڵاتی ئەڵمانیا ینی هەر کەسێک ینی خانوو بۆ ستاندەراتانە مەسەلەن دروست بکە ینی بە ئاسانی ئەتوانێت لە بانقەکان قەرز وەربگرێ لە بانقەکان قەرز وەربگرێ ینی ئەوە یەکێکە لە ڕێگەکان یەکێکە لە ڕێگەکانی هاندان ینی حکوومەت هانیان نەدات ینی بۆ جۆرە ئیسفادە بکەن چونکە دوای ئیسفادەش بۆ حکوومەتەکە خۆیەتی چونکە ینی هاوڵاتی ئەم وزەیە لە حکوومەت وەرەگرێ دوای زەختەکە لەسەر حکوومەت کەمە بێتەوە دوایەوەش لایەنی ژینگەی ینی لێرەش ینی
دووبارەیەکەمەوە ینی لایەنە پەیوەندیدارەکان ینی هیوادارم حکوومەت و پەرلەمان ینی هاوکار بن ینی ئێمەش تا بتوانین ینی ئەم خانوو بەم ستاندەراتانە دروست بکەین تا بتوانین ینی تا ڕادەیەکی زۆر ینی چارەسەرێک بێت بۆ ئەم قەیرانی بێکارەبایی و بێنەوتی و هەروەها لایەنی ژینگەیەکی خاوێنتریشمان. زۆر باشە پێم وابێ لە یەکێک لە نووسینەکان تا بێ لە یەکێک لە دیدارەکان تاماژە بەوەکەی بەدەر لە کەشوهەوایەکی ئارام و فێنک بۆ هاوین و گەرم بۆ زستان و تێچوونێکی کەم یەکێک لە تایبەتمەندەکانی پازیڤ ئەوەیە کە کۆمەڵێ دەبێتە هۆکاری نەمانی کۆمەڵێ نەخۆشی یان بۆ کۆمەڵێ نەخۆشیمان بۆ بنە بڕەکە کامانن ئەو نەخۆشیانە یان بوونە لە پاسیڤ چۆن نەتوانێ نەخۆشیمان بۆ بنە بڕکە لە پێناو بەدەر تەندروستێکی ئارام بۆ خۆمان لە ڕووی دەرونی و جەستەیەوە. ماشەڵڵا پرسیارەکانی ئێوە ئەم ڕاوی گرنگ بوون ینی ئەوەش یەکێک لەو دەستخۆش بە ینی ئەو پرسیارن زۆر گرنگە چونکە ینی ئێستا لەم یەکێک لەو کێشانەی ئەم خانوانەی ئێمەدا هەیە ینی مەسەلەی تەڕەشوع و ئەوانەیە ینی کە تەڕەشوع مایەوە ینی چارە نەکرات دوایی ئەبێتە هۆی کەڕوو ینی ئەم کەڕوەش دەبێتە هۆی ئەوەی ئەبێتە هۆی تەنگە نەفەسی و خراپبوونی ئەو مادەکانی ئەو خانووی کە پێ دروست کراوە ینی ئەبێتە هۆی ڕەبۆ و چەندین نەخۆشی ترسناک ینی لە خانوە پاسیڤەکاندا ینی ئێمە فیکسی ئەوەکەن ینی کە تەڕەشوع ینی نابێ بە هیچ جۆرێک تەڕەشوع ڕووبدا کۆنتدێست ینی تەڕەشوع کاتێک ڕووەدا کە هەوایەکی گەرم بەر کۆڵد سورفەیسێکەکەوێ ینی بەر ڕوویەکی سار دەکەوێت بەڵام ئێمە لە خانووی پاسیڤدا ینی بە جۆرێک ئەو خانووە دروستەکەین ینی کە ڕوویەکمان نەبێت ینی زۆر زۆر سارد بێ کاتێک ئەم هەوا گەرمەی بەرەکەوێ ئەبێتە هۆی کۆندێنس ینی ئەم هەوایە دووبارە کردداری بە هەڵم بوونەکە گۆڕێتەوە و ئەبێتە ئاویەکردن و دوای ئەوە ئەگەر نەمایەوە ینی مایەوە و چارە نەکرا ینی دەبێتە هۆی مۆڵکە ئەویش ینی یەکێکە لە مەترسیە زۆر گەورەکان بۆ تەنگە نەفەسی بۆ ڕەبۆ بۆ شێرپەنجە و ینی ئەوانە تەسیری زۆر خراپی هەیە. زۆر باشە لە کوردستانە ئاگرکەوتنەوە و شۆرتی کارەبا و لافا و نازانم بوومە لەرزە ئەم شتانە یەکێکن لەوە حاڵەتانی کە زۆر جار ڕوبەڕووی خانوەکانی ئێمە دەبێتەوە. پاسیڤیش هەروەکو خانووی ئاسایی ئەم ڕووداوە سروشتیان بەتابەت بوومە لەرزە و ئاگرکەوتنەوە و لافا و ئەم شتانە یا شۆرتی کارەبا چۆن پاسیڤ ئەمانەشی تێدایان بوونە بەدەرە لەم ڕووداوانە. ئێمە ناتوانین بڵێن ینی خانووی پاسیڤ ینی بەدەرە لەم ڕووداوانە چونکە ینی لە ڕووی ستراکچەریەوە ئێمە ینی وەکووتم لە ڕووی ستراکچەریەوە گۆڕانکاریەکی زۆر گەورە ناکەین بەڵکو ئێمە لە خانووی پاسیڤدا زیاتر مەبەستمانە ینی پاراستنی وزەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا ینی بە دڵنیاییەوە کوالیتی خانووی پاسیڤ لە هەر یەکێک لەو لایەنانەوە بیگری زۆر باشترە بێ لەو خانووە عەتیادیانە چونکە وردەکاری زیاتر تیاکرێت و هەروەها ئەو کەسانی کە پرۆفیشناڵی پاسیڤ هاوسن ینی وردە بنەوە لەو هەموو لایەنانەی کە باست کرد. زۆر باشە کاک موسلیم ئێمە زۆر باسمان لە ئیجابیات و خاڵە گرنگەکانی پاسیڤ کرد بەدەر لەمە پاسیڤ هیچ سلبیاتێکی هەیە بۆ منە خاڵی نێگەتیڤ و سلبیاتی هەیە ئەم تەنها هەمووی ئەتوانین بڵێ هەمووی ئیجابیاتە. بەڵای من هیچ سلبیاتێکی تیا نابینم تەنها ئەگەر تاکە شتێک ینی کە بڵێ ینی بڵای خەڵکەوە وەکو بڵین بێ ئەوەیە تەنها لە سەرەتاوە یەک تۆس کاوەش نابێتە ینی سلبیات ینی چونکە بە مروری زەمان ینی بە تێپەڕبوونی کات ینی تۆ لە قازانجەبی لە سەرەتاوە یەک تۆس ینی پارەی زیاتر سەرفەکەی تو دوایی بۆ قازانجێک و ئاسوودەیەکی هەمیشەیە ینی پاسیڤ ئیسفادەی هەیە بۆ خاوەن ماڵەکەی زەختی لەسەر کەمەکاتەوە ئیسفادەی هەیە بۆ حکوومەت ینی بڕی داواکراوی وزە لەلایەن هاوڵاتیانەوە بۆ حکوومەت کەمترە بێت دوایەوە ئیسفادەی هەیە بۆ لایەنی ژینگەی ڕێژەی CO2 کەوتمان لە بەنزیکەی ڕێژەی 149 بۆ 50 لە ڕێگەی بڵدین سێکتەرەوە ینی دەچێتە چینی ئۆزۆنەوە ینی ئیسفادەکان ینی فراهەمکردنی کەشێکی زۆر ئارام ینی کە ئەو پڕی فەرقی جیاوازی لە خانوویەکی پاسیڤدا ینی ستانداردەکەی بڵین 4.2 پلێ ینی ئەگەر 4.2 پلێ ینی فەرقەکە زۆر کەمە جاری وا هەیە ینی سارترین سورفەیس لە ناو خانووەکەدا لەگەڵ
کەشی تەبیعی ناو ماڵەکە نابێت 4.2 پلە زۆر بێت. جاری وایە تۆ ینی هاوڵاتیان زۆر کەس تەجروبەی ئەمەی کردووە، ئەمەی کە ینی تۆ جاری وایە دانیشتوی لە ماڵەکە لە نزیک پەنجەرەکەەوە، ینی پشتت لە پەنجەرەکە پشتت خەریکە ڕقە بێتەوە، ینی لەبەرەوەی ینی لای پەنجەرەکەەوە ئەوەنە ساردە، ینی بڵین دەسوشتیشتکەوەتا لە ڕووی ناوەی ماڵەکەەوە، ینی جاوەکەی تەبیعی ینی فەرق بە پلەیەکی گەرمی زۆر زۆر جیاوازەکە، ینی ئەم ئاسوودەیەکی زۆر هەیە لە ڕووی تێمپریچەوە، ینی لە ناو خانووی پاسیڤدا. کاک موسلیم لە ئێستادا کە کەرتی تایبەت و کۆمپانیاکان شوقە و vێلاکان دروستەکەن، ینی تەسەور کە شوقی وا هەیە دوو دەفتەری تێچێ، بەڵام لەبەرەوەی کە بە قیست و بە کۆمەڵی خزمەتگوزاری تر دەیداتەوە بە هاوڵاتی لەوە چێ بیداتە 5 دەفتەر و 6 دەفتەر. تۆ تا چەند بۆچی هەوڵت نەداوە کاتێک کە ئەزانین حکومەتی خۆمان نامبالات و کەم تەرخەم و هەمیشە شت پشتگوێ خاوە نایەوێ خزمەتێکی کۆمەڵگە وڵاتەکەی خۆی بکە، بۆچی هەوڵ نەدرێ ئەم پرۆژەی جەنابێت، ئەم نەزەریە و تیۆرەی جەنابێت یا ئەم دیزاینە لە بواری کەرتی تایبەتدا بدرێ و دوایی کۆمپانیاکان بە نرخێکی در بیدەنەوە بە هاوڵاتیان؟ ئایا تۆ تا ڕادەیە قسەت لەگەڵ کۆمپانیاکان نەکردیا هەوڵت نەداوە بیت لە شتی وا بکەیتەوە؟ لە ڕاستیە ینی من پێم خۆشە ینی ئەلایانی حکومی خۆی بێتە پێشەوە، ینی بۆ ئەم مەبەستە، ینی ئێستا ئەوەی کە ئیبینین ینی کۆمپانیاکان ینی خانوو باڵەخانە و یەکەی نیشتەجێبوون ژمارەیەکی زۆر زۆر دروستەکەن، ینی بەبێ چاودێری تەحلیلی ئینێرجی، ینی ئەگەر حکوومەت مەسەلەن ئەمە سەرەتا وەکو بڵێ بەسەر هاوڵاتیانیشان نەیچەسپێنن، خۆ توانێت بەسەر کۆمپانیاکە من کۆمپانیایەکەم هەیە دێم بە یەک جار 1000 یەکەی نیشتەجێبوون دروستەکەم بەبێ ئەوەی مەسەلەن لێپرسینەوەیەکم هەبێ لە ڕووی تەحلیلی ئینێرجی وە بزانم چەندێک وزەمان پێویستە، ینی ئەوە پێم وابێ لایەنی حکومیەوە زیاتر ئەتوانێ ئەوە ینی جێبەجێ بکەن سەبارەت بە کۆمپانیاکانیش، ینی هەنێک لە کۆمپانیاکان ینی پەیوەندیان پێوە کردوم، ینی بۆ ئەوەی ینی خانوو باڵەخانە و یەکەی نیشتەجێبوونەکانیان ینی بۆ ستانداردە دروست بکەین، بەڵام تا ئێستا ئێمە ینی بڕیارێکی یەکلاییکەرەوەمان نەداوە، بەڵام لە نزیکترین کاتدا ئینشاءڵڵا ینی بە ڕێکەوتن لەگەڵ ئەو جەماعەتی ئەڵمانیانە کە ئێمە ڕۆژی هەینی پێشوو ینی کۆبوونەوەمان هەبوو لەوێ لەگەڵ یەکێک لە نوێنەرەکانی خۆمان ینی لەوێ لە ئەڵمانیا ینی کۆبوونەوەی لەگەڵا کردوون کە چۆن بتوانین یەکەم خانووی پاسیڤ لێرە دروست بکەین. ویستمەوە بپرسم تۆ هیچ پەیوەندیەکت لەگەڵ ئەو زانکۆیە ماوە کە هیچ کۆنتاکت و پەیوەندی و لینکێکت لەگەڵیان نەماوە؟ بەڵێ ینی بەردەوام. بۆچی ئەوان وەکو ڕێز لێنانێک لە تۆ وەکو نرخاندنی ئەو بڕوانە ئەمە و زیرەکەی کە تۆ هەتەوە ئەو داهێنانی کە تۆ کردوتە یەکەم خانوو وەکو دیارەک لە کوردستان نابەخشنە ڕێکخراوێک بێ یان هەر ڕێکخراوێک بێ و ئەو شتەمان بۆ بکە؟ ڕاستی من ینی پاسیڤ هاوسی بەریتانیا پاسیڤ هاوسی ئیسپانیا پاسیڤ هاوسی ئەڵمانیا پاسیڤ هاوسی نەمساوە و پاسیڤ هاوسی تایوان پاسیڤ هاوسی بولگاریا ینی هەمویان پیرۆزباییان لێ کردوم و دەستخۆشییان لێ کردوم بۆ ئەوەی کە وەکو یەکەم کەس لە عێراقدا ئەو بڕواننامەیەم هێناوە ئەوان هەموو پشتگیریەکی خۆیان دەربڕیوە ینی کە بۆ مەسەلەی دیزاینکردن ینی هاوکاری من بن ینی ئەوەش پێم وابێ شتێکی زۆر باشە بێ بۆ من ینی ئەگەر ئەوان ینی هاوکاری من بن لە دیزاینکردنەکە ینی پێم وابێ ئەوە شتێکی زۆر باشە بێت. دوایەوە تێچوو جێبەجێکردنەکە ینی ئەگەر بڵین مەسەلەن بۆ یەکەم خانووی پاسیڤ لە عێراقا بۆ لایەنێکی حکومی بێ ینی ئەوان ئەتوان خۆیان ینی مەسەلەن تێچووەکەی لە ئەستۆ. ئومێدت هەیە لە داهاتوویەکی نزیک یا دووردا ئەم نەزەریە و تیۆر و دیزاینەی جەنابەت لە کوردستانە جێی خۆی بگرێ و ببێتە عەمەلی و بە پراکتیکە بکرێ؟ بەڵام من زۆر هیوام هەیە بەڵێ بە دنیایەوە، چونکە ینی یەکەم زۆرێک لە خەڵکی ینی ئەلحەمدولیلا وەکو بڵێ بەدەمەوە هاتنێکی زۆر باشیان هەیە ینی بۆ ئەم خانووی پاسیڤ و ئەم پرۆژەیە ینی کە ئەوەش ئامانجی سەرەکی منە و منی زۆر دڵخۆش کردووە و هیوام زۆرە کە لە چەند ساڵی داهاتوودا ینی ژمارەی خانووەکانی پاسیڤ لە کوردستان و عێراقدا ینی زۆر زۆر بن. ئینشاءڵڵا. کاک موسلیم پێم خۆشە گوێبیستی کۆتا قسە و سەرنج و پەیامت بم
یا شتێک لە گرنگی دیزانی پاسیڤ من نەمپرسیوە پێویست بکات جەنابەت ئاماژەی پێ بکەیت. دەستان خۆش بێ و سوپاسدانەکەم بۆ دەرفەتە. ڕاستی من شتێکی وام نەماوە تەنها ینی هیوادارم ئێمەش وەکو وڵاتانی پێشکەوتوو بتوانین ستانداردێکمان هەبێ بۆ پاراستنی وزە لە کوردستاندا وەکو وتم ئیسفادەی بۆ خاوەن ماڵ و بۆ حکوومەت و بۆ لایەنی ژینگەی شەبێ بۆ ئەوەی کوردستانێکی ژینگە پاک و ماڵێکی کەشوهەوایەکی ئارام و حکوومەتێکیشمان هەبێ لۆدێکی کەمتر لەسەر بێ ینی هاوکارم بن تا ئەم ستاندەراتانە جێبەجێ بکەین و یەکەم خانووی پاسیڤ لە عێراقدا دروست. زۆر سپاس بۆ ڕێز ئەندازیار مسلم محەممەد دیزاینەری پاسیڤ. سپاس جەنابەت کە میوانی ئەمڕۆی بەرنامەکەم. بینەرانی بەڕێز خۆشەویست بێگومانێمە لە هەرێمی کوردستان کوشتەی دەستی ژینگەیەکی نالەبار و پیسین و نەبوونی کارەبا و نەوت و خزمەتگوزارەکانی دیکە بەپێی ئەم ناوەڕۆکی ئەم بەرنامەیەوە و دیزاین و بیردۆز و یام تیۆرەی کە ئەندازیار مسلم محەممەد دانیشتووی شارۆچکەی خوڕماڵ باسی کرد کەوا ئێمە هەم بەرەو ژینگەیەکی پاک ئەتوانین هەنگاو بنین و حکوومەتیش ڕزگاری دەبێت لەو هەموو بەکارهێنانەی کارەبا و نەوت. بۆیە ئێمە پێویستە هەمومان بە چاوی ڕێزەوە و حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان بە چاوی ڕێزەوە لە بەهرە و توانای گەنجەکانمان و وە کاکە مسلیم بنوار. بەڵام زۆر بەداخەوە دیارە لە ئێمە لە کۆمەڵگە و لە ژینگە و لە میلەت و لە وڵاتێکداین کە قەدری لێهاتووی و بەهرە و تواناکانی گەنجەکان و داهێنەرەکانی خۆی ناگرێ. مامۆستا گۆرانی شاعیری ژنەعاقی نەبووە کە 50 ساڵ بەر لە ئێستا دەڵێ بەڵێ دیارە لە ناو قەومی بەسیتە قەدری سنعەتکار وەکو عەکسی قەمەر وایە لە نێو حەوزێکی لیخندا. ئومێدەکەم ئەم پرۆژەیە، ئومێدەکەم ئەم دیزاینە، ئومێدەکەم ئەم تیۆر و نەزەری و داهێنانە کە یەکێکە لە گەنجە بەهرەمەندەکانی ئەم وڵاتە بچێتە بواری پراکتیک و بە عەمەلیکردنەوە و سەرنجام هەم ژینگەیەکی لەبار بۆ ئێمە فراهم ببێ و هەم ئەو بەکارهێنانی ئەو هەموو نەوت و کارەبایەش کەم بێتەوە حکوومەتیش بۆ خزمەتی خۆی بەکاری بێنێتەوە. تا بەیگەشتنەوەیکتر بەخوای گەورە مێهرەبانتان ئەسپێرمە شاد و سەرکەوتوو بن. خواتان لەگەڵ.